ئەچین لەی تەوەری دومین پرۆگرامی ئەمڕۆمە سەبارەت بە سیمپۆزیۆمێکە دیارە سیمپۆزیۆمی هاوبەشی هەردوو بەشی جوگرافیا و یاستا لە زانکۆی ڕاپەڕین بەڕێوە چووە گرنگی شوێن و پێکی جوگرافی عێراق لە ئێستا و ئایندەدا لەم سیمپۆزیۆمەدا باسی لێکراوەتە باز لە گرنگی پێگەی عێراق دەکات لە ئێستا و ئایندەدا لە ڕووی یاساییە بە هەروەها لە ڕووی جوگرافیەوە ئایا لە ڕووی یاساییەوە لە ڕووی سیاسیەوە عێراق چ گرنگێکی هەیە پێکەکەی چ گرنگێکی لە ناوچەکەدا هەروەها لە ڕووی جوگرافی و لە ڕووی یاساییشە بە هەمان شێوە چ گرنگێکی بۆ مەبەستە دەچینە لێ زۆر بەرز بێستون ئەحمەد سەرۆکی بەشی جوگرافیای زانکۆی ڕاپەڕین پیشازێکی ڕاستەخۆ لە ڕانێ و لەگەڵماندایە کاک بەستە سڵاو لێ بێت ئەم کاتت باش. ئەم کاتت باش زۆر سپاس خۆشحاڵ بووم بە دیدارتان. دیارە ئەو سیمپۆزیۆمی ئێمە کە ڕۆژی سێشەمە ئەنجامماندا بەشی جوگرافیا بە هاوبەشی لەگەڵ بەشی قانونی زانکۆی ڕاپەڕین کۆلیژی زانست مرۆڤەتەکانی زانکۆی ڕاپەڕین بە ناونیشانی جەنگ و قەیرانە هەرێمەتیەکان و کاریگەری لەسەر ئایندە و ئێستا و ئایندەی عێراق و هەرێمی کوردستان بوو. دیارە لە چوارچێوەی ئەو چالێکیانی کە ساڵانە ئەنجام دەدرێت لە بەشەکان ئێمەش ئەو ناونیشانەمان اختیار کرد بۆەوەی کە ئێستا لە یەکێکە لە تەوەرە گرنگەکان و بۆتە جێگەی باس و خواسی زۆرێک لە پسپۆرانی جیاواز. دیارە لەم سیمپۆزیۆمەدا کە ئێمە ئەنجامماندا بە هاوبەشی لەگەڵ بەشی قانون لە زانکۆی ڕاپەڕین چەندین توێژەری جیاواز لە پسپۆرە جیاوازەکانی قانونی نێودەوڵەتی و لە ڕووی قانونی دەستوری و لە هەمان کاتدا لە ڕوانگەی جوغرافیشەوە پسپۆرانی باری جوغرافیای سیاسی تێدا بەشدار بوون. هەر یەکە و لە ڕوانگەی خۆی و لە پسپۆری خۆیەوە قسەی لەسەر ئەم بابەتە کردووە و تشکی خستوتە سەر ئەم تایتڵێک ئێمە لە سیمپۆزیۆمەکەدا دیاریمان کردووە. دیارە من لێرەوە لە ڕوانگە جوغرافیەکەەوە قسە دەکەم نەک لە ڕوانگە قانونیەکەوە لە بەرەوەی حەسەب نزیکی لە پسپۆرێکی خۆم. ئەگەر باز لە گرنگی پێگە و جوغرافی ئەگەر وەڵامی پرسیارەکەت بەڵێ ئەگەر وەڵامی پرسیارەکەت دەمەوە دیارە شوێنی جوغرافی عێراق گرنگیەکی و ئەهمیەتێکی زۆر گرنگی هەیە لە ڕووی سیاسی و جیۆپۆلیتیکیەوە. ئەگەر تشکی بخەینە سەر لە سێ خاڵی زۆر کورددا بۆت باس بکە یەک لەوانە پێگە و شوێنی جوغرافی عێراق کار دەکاتە سەر هێز و توانای دەوڵەت واتە هەر موقعێکی جوغرافی لە هەر وڵاتێکدا بێ و خصوصەتەن عێراق پێگە جوغرافیەکەی و موقع جوغرافیەکەی کاریگەری هەیە لەسەر هێز و توانای دەوڵەت لە هەمان کەدا کار دەکاتە سەر ئەو بڕیارە سیاسی و عسکەری و ئابوووریانەی کە دەدرێن واتە ڕۆلی موقعی جوغرافی عێراق ئەهمیەتێکی زۆر گرنگی هەیە لەو قرارەتە سیاسیانەی لەو قرارەتە ئابوووریانەی و عسکەریانەی کە دەدرێن لەسەر ئاستی عێراق. لە هەمان کاتدا بێزگەلەوە پێگە و موقعی جوغرافی عێراق ڕۆڵی هەیە لەسەر سیاسەتەکانی دەرەوەی عێراق و هەر لە هەمان کاتدا لەسەر سیاسەتەکانی ناوخۆی عێراق. ئەگەر تێبینی بکەین عێراق لە ڕووی مەساحەوە لە ڕووی ڕووبەری جوغرافیەوە پانتایەکی گەورەی هەیە واتە نزیکەی 435 کیلۆمەتر 435,000 کیلۆمەتر ڕووبەریەتی و ئەم ڕووبەرە بە درێژایەکی زۆر لە باکوورەوە بۆ باشوور بە حدودی نزیکەی 295 کیلۆمەتر ولا بە خۆرهەڵاتەوە بۆ خۆر ئاوای بە حدودی نزیکەی 950 کیلۆمەتر عەفو ئەم درێژیە لە باکوورەوە بۆ باشوور و لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژ ئاوا کە ئاماژەمان پێکرد پێمان دەڵێت کە پێگە و موقعی جوغرافی عێراق لە ڕووی مەساحەوە و لە ڕووی درێژی لە باکوور و بۆ باشوور و ڕۆژهەڵات بۆ ڕۆژ ئاوا قورساییەک و هەروەها سەنگێکی جیۆپۆلیتیکی هەیە بۆ عێراق ئەگەر ئێمە بتوانین خوێندنەوەیکی وردی جوغرافی بۆ بکەین. لە هەمان کەدا سنوورێکی یەکجا زۆرمان لەگەڵ دەور و دراوسێکانماندا هەیە لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ سووریا و لەگەڵ سعودیا وڵاتانی دەور و بەرمان بۆ نمونە عێراق بە درێژایی 1300 کیلۆمەتر حدودی لەگەڵ ئێراندا هەیە. ئەمە پێمان دەڵێت کە لە ڕووی جوغرافیەوە ئێمە پێویستە مامەڵێکی دروست و وریانە لەم بابەتەدا بکەین. لە هەمان کەدا عێراق لەگەڵ تورکیا نزیکەی 377 کیلۆمەتر حدودمان لەگەڵ وڵاتی تورکیایە کەمترین حدودمان لەگەڵ کوێیتە کە نزیکەی 95 کیلۆمەترە واتە ئەم درێژاییە سنوورە بە هەر هەموویەوە کە نزیکی 3464 کیلۆمەترە پێمان دەڵێ عێراق لە ڕووی جوغرافیەوە موقعێکی گرنگی جوغرافی هەیە کە بێگومان ئەمە سەنگێکی جیۆپۆلیتیکی و قورسایەکی جیۆپۆلیتیکی و سیاسی دەبەخشێ بە ناوچەکەمان. لە هەمان کاتدا عێراق لە ڕووی موقعی جوغرافیەوە لە ڕووی پێگەی جوغرافیەوە دەورە دراوە بە چەندین دەریا لەوانە دەریای ناوەڕاستە لەوانە کەنداوی عەرەبیە دەریای سووریا و هەروەها قەزوین و ڕەش ئەوانە ئەو 4-5 دەریایی کە دەوری هەرێمی کوردستانیان داوە لە ڕووی جوغرافیەوە جارشکە ئینعیکاس و کاریگەری و ڕنگدانەوەی ڕاستەوخۆیان لەسەر لایەنی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی بە تایبەتی لە عێراقدا هەیە. ئەمانە پێمان دەڵێن چی؟ ئەمانە ئەگەر وردبینەوە پێمان دەڵێن بنەما جوغرافیەکانی
پێمان دەڵێن بنەما جغرافیەکانی منتیقەکەمان خصوصەتەن موقع جغرافیەکە کاریگەری هەیە لەسەرچی ڕوودانی ڕووداوە سیاسیەکان و ئەو شەڕ و ململانی سیاسیانەی کە لە منتیقەکەماندا ڕوودەدا. ئەمە لە دیوێکی، ئەمە لایەکی تری بابەتەکەمان ئایا عراق لە ڕووی بنەما جغرافیەکانەوە ئەگەر تەماشای بکەین لە ڕووی بنەما سروشتیەکان و خەسەتە سروشتیە جغرافیەکانی منتیقەکەەوە ئایا لە ڕووی خەسەتە مرۆیەکانی منتیقەکەەوە چەند پەیوەندیدارە بە ڕوودانی جەنگ و ململانێ و کێشە سیاسیەکانی عراق و هەرێمی کوردستانیش لە ناویدا. بەتاکید عراق خاوەنی مەساحەیەکی گەورەیە وەکو پێشتر ئاماژەم پێکرد، خاوەنێکی سنوورێکی یەکجار زۆرە وەکو بەداتا ئاماژەمان پێکرد لەگەڵ هەر چوار دەوریدا و لە هەمان کاتدا بە چەندی وەکو باسمان کرد دەریا و دەریا دەورە دراوە. لە هەمان کاتدا بوونی دەشتی بەپیتی کوشت و کاڵی لە ناوچەکانی دەشتی شارەزور و بیتوێن و پشدەر و تا دەگاتە ناوەڕاست و باشوور خاوەنی دەشتاییەک و تەزاڕیسێکی جیاوازە لە بوونی دەشتی بەپیتی کوشت و کاڵی لە هەمان کاتدا بوونی بەرزونزمی زنجیرە شاخی سەختی پێچاوپێچ کە ئێستاش کاریگەری جەنگە مۆدێرنەکان کاریگەری چیاکان لەسەر ڕوودانی جەنگە مۆدێرنەکان هەر کاریگەریان ماوە. لە هەمان کاتدا یەکێک لە تایبەتمەندەکان تر ئەوەیە کە عراق خاوەنی دەرامەتێکی سروشتی بەهێزە لە نەوت و گازی سروشتی و دەرامەتی تر هەروەها. ئەم خەسڵەتە جوگرافیانەی کە لە شوێنی جغرافی هەرێمی کوردستان و لە مەساحەی پانتایی مەساحەی عراق و هەرێمی کوردستان کۆبووتەوە پێمان دەڵێ ئەمە هێزێکی گرنگی سیاسی دەدەن بە عراق و حکومەتی هەرێمی کوردستان لە بڕیارە سیاسیەکان لە بڕیارە عسکەریەکان لەو موقع جوگرافیایی خۆی وەبگرێت بۆ بەهێزکردنی خۆی عراق دەستەکان خۆش بەتەکید بەڵێ ئەگەر سەرنج بدەین دەمەوێت بگەمە وەڵامی ئەو پرسیارێکی ئێستا کردێت لە هەمان کاتدا عراق جگە لەو خەسەتە جغرافیانی کە باسمان کرد هەیەی لە ڕووی دەشت و لە ڕووی ئاو هەوا و لە ڕووی مەسائلی حدود و سنوورەوە و ئەو پانتای جغرافیەتی لە هەمان کاتدا عراق هاوسەی چەندین دەوڵەتی جیاوازە وەکو باسمان کرد ئێران و سووریا ئەوانە ئەوانیش بە هەمان شێوە خاوەن دیمۆگرافیایکی بەقوتن خاوەن خەسەتی جغرافی بەقوتن بۆی عراق دەبێ وریانە مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکە. لێرە دەمێ بڵێم دیمۆگرافی عراقیش هاوشێوەی خەسەتە جغرافیەکان ڕۆڵێکی گرنگی هەیە لە ڕوودانی جەنگ و ململانی سیاسیەکان. بۆ نمونە عراق خاوەنی پێکاتی نەتەوەی جیاوازە لە عەرەب و کورد و ئەرمەن و ئاشور تا دەگاتە دوایی و خاوەنی تەوزیعێکی جغرافی جیاوازە لە ڕووی دانیشتوانەوە و خاوەنی قوەیەکی دیمۆگرافی جیاوازە کە ئێستا نزیکەی 44 بەرەو 44 ملیۆن کەس هەنگاو دەنێ. بۆ بگەڕانەوە بۆ پرسیارەکەی تۆ ئەوەیە کە دەمێت لێرەدا تیش بخەمە سەر ئەوەی حکوومەتی عراقی بە بۆچوونی من وەکو ڕێی خۆم ئەگەر لەم بابەتەوە قسە بکەم و حکوومەتی هەرێمیش لە ناویدا بە بۆچوونی من نانتوانیەوە مەوفەق بن لەوەی کە بتوانن بنەما جوگرافیەکانی منتیقەکەی ئێمە و تایبەتمەندە جغرافیەکانی عراق و پێگەی بەهێزی جیۆپۆلیتی عراق و کە هەر لە کۆنەوە شوێنی بەیەکەوە بەستنی کیشوەرە کۆنەکانی کیشوەرەکانی ئاسیا و ئەفریقا و ئەوروپا بووە و تێپەڕبوونی چەندین تەیاراتی قەومی جیاواز بووە و خاوەنی ئەم هەموو خەسەتە جغرافیە بەهێزانەیە. بەڵام هێشتا عراق لە ڕووی قورسایی سیاسی و جیۆپۆلیتیکیەوە بە بۆچوونی من هاوشانی عراق هاوشانی ئێران هاوشانی تورکیا کە نزیکی خۆمانن هاوشانی وڵاتانی دەوروبەرمان ناتوانیوە سوود لە پێگەکە وەربگرن وەکو سوودێکی تەواوەتی. بۆچی ئێمە ئێستاش لەگەڵدا بێ کاریگەری و دەوڵەتانی دەرودراوسێمان زۆر بەڕوونی لەسەر دیارە زۆر بەڕوون لەسەر دیار ئێمە لە ڕووی هێزی عەسکەریەوە بەراورد بە وڵاتانی دەوروبەرمان زۆر لە پاشەکشەداین. لە ڕووی ئاسمانی ئەگەر تەماشا بکە ئێمە ئەو مەسەحە گرنگەمان هەیە جارێکی تر لە ڕووی ئاسمانی و ئێمە زۆر بە ئاسانی لە پاشەکشەگەین. تەنانەت دەمەوێت شتێک بڵم لێرەدا زۆر جار لە خیتابی سەرکردەکانمان لە خیتابی حکوومەتی عراقیدا هەست بە جۆرێک لە نەرمینواندن دەکەی کاتێک سنووری ئاسمانی وڵاتەکەمان دەبەزێنن سنووری وشکانی وڵاتەکانمان دەبەزێنن بردومانی سنوورەکانمان دەکرێت تەنانەت لە خیتابەکانیشماندا جۆرێک لە نەرمینان ئەمانە پێشێلکردنی سەروەری نێودەوڵەتی سنوورەکانی عراق و هەرێمی کوردستانە. زۆر جار ئەگە تەماشا بکەی لە زۆر حەدەسدا بینیومانە و بەرچاومان کەوتووە لە ڕاگەیانەکان و بۆ خۆمان بەرچاومان کەوتووە کە دەبینین زۆر جار وڵاتێک سنووری وڵاتێک دەبەزێنێت لە ئاسمانیدا تەماشا دەکەین ئەم وڵاتە زۆر بە خێرایی لە کات و ساتی دیاریکراوی خۆیدا هەم لە ڕووی عەسکەری هەم لە ڕووی خیتابی سیاسی لە ڕووی کۆمەڵێکشتەوە وەڵامی دەبێت بۆ بەرامبەرەکات. بۆ نمونەیەکێک لەوانە رووسیا سنووری وڵاتی تورکیای بەزاند و وابزانم پێما زۆر بە ئاسانی توانیان فڕۆکەکە بەردەنەوە و بۆ بە بیانی ئەوەی کە تۆ سەروەری وڵاتەکەی منیت پێشێل کردی و سەروەری سنووری ئاسمانی وڵاتەکەی منیت بڕیوە. کەواتە لێرەدا ئەمە لە کاتێکدا بەڵێ کاک بێستن ئێمە ئەوەی کە دەبین ئەوەیە هێندەی عێراق بۆ
وەکو ناوەندێک گۆڕەپانێک بۆ ململانە سیاسەکانی وڵاتە جلهێزەکانی جیهان بەکاردەهێنرێت ئەوەندە وەکو لایەنە جیۆپۆلیتیکە و لایەنە گرنگەکەی وەکو هەڵکەوتی جوگرافیاکەی بەکار ناهێنرێت ئەمە بۆ بەڵێ کەواتە بەڵێ بەتاکید لێرەوە دەمەوێت ئاماژە بەوە بکەم بەڵێ عێراق بەهۆی گرنگی پێگە جوگرافیەکەی و خەسەتە جوگرافیەکەی و دەوڵەمەندی جوغرافیای ناوچەکە لە ڕووی نەوت و گازی سروشتی و سامانە سروشتەکانی تر لە ڕووی خاک و لە ڕووی گرنگی سیاسی و جیۆپۆلیتیکی منتیقی عێراق وای کردووە ببێتە ناوەندێکی گرنگی و گۆڕەپانێکی گرنگ بۆ کێشە و ململانیەکانی وڵاتانی زلهێز و لە هەمان کاتدا ئەو وڵاتانەی کە دۆست و هاو ئاوازی وڵاتە زلهێزەکانن بە تاکید ئێمە بووینەتە گۆڕەپانی ململانی وڵاتانی دەوروبەرمان و لەوەشدا ئێمە نەمانتوانیوە مەوفەق بین لەوەی کە ئێمە چۆن بتوانین ئەم هەموو ئەو خاڵە دراوسێتی ئەو سنوورە دراوسێتی هەمانە لە پێناوی قورسایی خۆمان بەکاری بێن هەر بۆ نمونە ئەگە تەماشا هەرێمی کوردستان بکەین یەک نمونە لەسەر هەرێمی کوردستان بینێنەوە هەرێمی کوردستان وڵاتێکی داخراوە کوردستانی عێراقی خۆمان وڵاتێکی داخراوە کە داخراوە لە هەر چوارلاوە بە وشکانی دەورە دراوین هیچ دەرسەیەکمان نیە بۆ ئێمە پەیوەندی لەگەڵ وڵاتانی دەور دراوسێماندا بکەین ئەگەر هەرێمی کوردستان وەکو هەرێمێک سەی بکەین و جیا لە عێراق باسی بکەین ئێخۆ هەرێمی کوردستان وڵاتێکی داخراوە لە هەر چوارلاوە بە وشکانی دەورە دراوە هیچ دەرسەیەکی نییە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چەند توانیوەتی سوود لەم دەرودراوسیانە وەربگرێت سوود لەو دەرودراوسیانە وەربگرێت لە ڕوانگەی سیاسی و لە ڕوانگەی جیۆپۆلیتیکیەوە تا بتوانێت پەیوەندیکی دروستیان لەگەڵ ئەنجامدا ڕاستە بوونی دراوسەی زۆر لە ڕوانگەی سیاسی و جغرافی سیاسیەوە بوونی دراوسەی زۆر لە دەوروبەرت شتێکی پۆزیتیفە بەڵام لە هەمان کاتدا لایانی خراپیشەیە بۆ ئێمە پۆزیتیفە بۆچی پۆزیتیفە ڕاستە ئێمە ئەومان نییە بۆی لێوە پەیوەندی بە وڵاتانی دەوروبەرمان کرد بەڵام بوونی ئێران لەلایەکەوە بوونی تورکیا لەلایەکەوە بوونی عێراق لەلایەکی ترەوە بە هەمان شێوە وڵاتانی تری دەوروبەرمان سووریا ئەمانە خاڵی پۆزیتیفن بۆ ئێمە بۆچی خاڵی پۆزیتیفن ئەوە پرسیارەکە لێدا ئەوەیە کە وەڵامەکە ئەوەمان پێ دەڵێ لەبەرەوە ئێمە کاکەتێک بمانەوە لەگەڵ ئێران پەیوەندیەکانمان تێکچێ زۆر بە ئاسایی دەتوانین لە ڕێگەی تورکیا و پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی دەرەوە ئەنجام دەین کاتێک بمانەوە لەگەڵ تورکیا پەیوەندیمان تێکچێ دەتوانین لەگەڵ ئێرانەوە لە ڕێگەی سووریا و لە ڕێگەی ناوەڕاست و باشوور و جارشکە پەیوەندیەکانمان لەگەڵ وڵاتانی دەرودراوسێ ئەنجام دەین واتە لێرەدا بوونی زۆری وڵاتی دراوسێ خیاڵێکی خراپ نییە بە مەرجێک حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت مامەڵەیەکی دروست بکە لەگەڵ دەرودراوسەکانی خۆمان کە لەوەدا بە بۆچوونی من مۆفەق نەبووە یەکشت دەمەوێت لێرەدا پێت بڵێم دەمەوێت بڵێم ئەوەندەی وڵاتانی تورکیا و ئێران و وڵاتانی دەرودراوسێمان لە ناو خۆیاندا ناکۆکن و بۆ خۆیان ناکۆکن و دژی بەرژەوەندەکانی یەکتر دەیانەوێت ئیش بکەن و لە مەساڵحەکانی یەکتر بدەن ئەوەندەی بۆ خۆیان ناکۆکن ئێمەی کورد نەمانتوانی و ئەو ناکۆکەی کورد و ئەو ناکۆکی وڵاتانی دەرودراوسەکانمان بۆ خۆمان لە پێناوی بەرژەوەندەکانی خۆمان بقۆزینەوە بەڵام کاتێک دێتە سەر مەسەلەی کورد و کاتێک دێ سەر باسکردن لە دەوڵەتی کوردی و مەسەلەی کورد و پرسی کورد ئەوانە هەموو ناکۆکەکانی خۆیان تورکیا و ئێران و دەوروبەرمان هەموو ناکۆکیەکانی خۆیان بەلا دەنێن و کۆک دەبن لەسەرەوەی کە کورد نەبێتە شت لە مەنتیقەکەدا نەبێتە دەوڵەت لە مەنتیقەکەدا نەبێتە وڵاتێکی گرنگ لە ڕووی تەخطیت و تەنمیە و لە ڕووی مەسائلی سیاسیەوە کەواتە لێرەدا دەگەڕێنەوە بۆ ئەو خاڵی ئەوەندەی بۆ خۆمان لە ناو خۆماندا بە بۆچوونی من خۆخۆرین ئەوەندەی لە ناو خۆماندا یەک خیتابیمان نییە یەک هەڵوێستیمان نیە لە پرسە سیاسیەکاندا لە پرسە تەخطیتی و تەنمیەکاندا ئەوەندە بۆتە کێشە هاوشێوەی ئەوەی کە وڵاتانی دەرودراوسە کێشەمان بۆ دروست دەکەن کە دەمەوێت باس لە پێگەی هەرێمی کوردستانیش بکەین بۆی کە لە ڕووی جوگرافیەشەوە هەرێمی کوردستان بەشێکە لە خاکی عێراق گرنگی هەرێمی کوردستان لە ڕووی پێگە جوگرافیەکە و مۆقعەکەیەوە چییە؟ بەڵێ بە تاکید هەرێمی کوردستان یەکێکترە لەو موقع جغرافیا یەکێکە لەو شوێنانەی کە موقعێکی جغرافی گرنگی هەیە و لە کۆنیشەوە و موقع جغرافیا خەرایتە جغرافیەکان و کتێبەکان ئاماژە بۆ ئەوە دەکەن کە بەڵێ هەرێمی کوردستان خاوەن پێگە و موقعێکی جغرافی زۆر گرنگە بەڕێز دکتۆر خەلیل ئیسماعیل محەممەد بەڕێز دکتۆر ئازاد نەقشبەندی ئەمانە کە مامۆستایی بواری جغرافیان و لە بواری سیاسەدا بەڕێز دکتۆر جەزا تۆفیق تاڵب ئەمانە کە لە مامۆستاکانی بواری جغرافیای سیاسین زۆر لەم بابەتانیان قسە کردو زۆر لەم بابەتانیان نووسیوە کە بەڵێ هەرێمی کوردستان خاوەنی موقعێکی جغرافی گرنگە هاوشێوەی ناوەڕاست و جنوب هاوشێوەی عێراق بەگشتی ئەگەر تەماشا بکەین بۆچی لەبەرەوەی یەکەم ئێمە خاوەنی زنجیرە شاخی سەختی پێچاوپێچین کە ئەم زنجیرە شاخە سەختە پێچاوپێچ و ئالۆزانەوە زنجیرە شاخە سەختانە بێگومان هێزێکی سیاسی و جیۆپۆلیتیکی زۆر گرنگ بە ئێمە دەبەخشێ بەڵام ئایا ئێمە توانیمانە سوود لەو زنجیرە شاخە سەختە پێچاوپێچانە وەربگرین
ئایا ئێستا شاخەکان لە کۆندا دۆستی کورد بوون، ئێستاش هەر دۆستی کوردن. ئێستاش جەنگە مۆدێرنەکان پێمان دەڵێن ناتوانن زۆر بە ئاسانی سنووری ناوچە شاخەوێ سەختە پێچەکان ببڕن. کەواتە ئێمە خاوەنی موقعێکی جوغرافی گرنگین لە ڕووی تەزاریسیەوە، لە ڕووی بەرزونزمیەوە کە خاوەنی زنجیرە شاخی سەختی پێچ و ئالۆزین کە پێشتر هۆکاری سەرکەوتنی شۆڕشەکانی کورد بوون، هۆکاری شەڕ و هێزی پێدانی هێز بوون بە حکومەتی بە شۆڕشی کوردی. لە هەمان کەدا خاوەنی دەشتی بەپیتی کوشت و کاڵین، یعنی دەشتی شارۆزور تەیە، دەشتی بیتوێنت هەیە، دشتەکانی هەولێر و ناوەڕاست هەیە، خواروت هەیە. ئەمانە جارێکی تر پێمان دەڵێن ئێمە لە ڕووی کوشت و کاڵیشەوە دەوڵەتی ناوچەیەکین هەرێمێکین کە بێگومان گرنگی جوغرافی و خاوەن خەسەتی جوغرافی خاڵێکی تریان خاوەن قوویەکی دیمۆگرافی زۆر باشین. ئەگەر باز لە قووە دیمۆگرافیەکەی بکەین بەڵێ هەرێمی کوردستان خاوەن تایبەتمەندێکی دیمۆگرافی زۆر بەهێژەکە ئێستا ژمارەی دانیشتوانمان نزیکی بەرەو 6 ملیۆن لە 6 تێپەڕیوە خەریکە 6 ملیۆن تێدەبڕ. ئەمەش خراپ نییە، وە لە هەمان کاتدا لە ڕوانگەی جوغرافیای سیاسیەوە گە تەماشای بکەین زۆرینەی دانیشتوانی وڵاتەکەی ئێمە لە فئەی 14 بۆ 65 ساڵیە کە دەکەونە فئەی گەنجەوە. ئەمەش جارێشکی تر بۆ خۆی گرنگی و قورسایی هەرێمی کوردستان دەسەلمێنێ هەم لە ڕووی بنەما سروشتی، هەم لە ڕووی خەسەتە سروشتیەکانیەوە و هەم جارشکە هەم لە ڕووی خەسەتە مرۆیەکەیەوە. کەواتە لێرەدا بەڵێ هەرێمی کوردستانیش بەو مەساحەیە کە هەیەی و بەو ڕێژەی کە لە ستابیستی نزیکەی ڕوبەری عراق پێک دێنێ و بەو 90,000 کیلۆمەتری کە هەیەی نزیکەی بێگومان پێمان دەڵێەوە بەو تایبەتمەندە جوغرافیایی کە باسم کرد لە ڕووی تەزاریسی، لە ڕووی مەناخی، لە ڕووی خاک، لە ڕووی مەسائلی دیمۆگرافی هەیەی ئێمە دەتوانین پلانێکی سیاسی دوورمەودە ئامان زمانوێت جگەلەوە پێگەی جوغرافیەکەمان گرنگە بۆ وڵاتانی دەوروبەر. من لێرەوە دەمێ ئەوە بڵێم موقعی جوغرافی هەرێمی کوردستان زۆر بەبایەخترە لە موقعی جوغرافی عراق. بۆچی؟ لەبەرەوەی ئێستا بە بۆچوونی من ئەمریکا یەکێکە لە وڵاتانی کە زۆر گرنگی بە موقعی جوغرافی هەرێمی کوردستان دەدا لەبەرەوەی نارەکانی هەندێک لە نارەکانی دەوروبەری سنووری هەرێمی کوردستانن. هەلانی کەم بۆ سەرکوردکردنی یان کەمکردنەوەی ڕۆڵ و پێگەی قورسایی دەوڵەتانی دەوروبەر بەتابەتی ئێران یەکێکە لەوانەیە کە ئەمریکا وڵاتانی ئەوروپا زۆر گرنگی بە موقعی جوغرافی هەرێمی کوردستان دەدەن. بەڵام ئێمە مشکلەکە ئەوەی وەکو پێشتر ئاماژەم پێکرد ئەگە دەرفەتم دەی ئێمەی کورد نەمانتوانیوە سوود لەو خەسڵەتە جوغرافیانە و لەو گرنگی پێگە جوغرافیەی هەرێمی کوردستان و دەوڵەمەندی منتیقەکەمان بە دەرامەتی ئاو وەربگرین. تەنانەت زۆر جار سنوورەکانی ئێمە لەگەڵ ناوچەکانی دەوروبەر بەهۆی تێپەڕبوونی ڕووبارە ئیقلیمیەکان یان بەهۆی تێپەڕبوونی ڕووبارە نێودەوڵەتیەکان وەکو زۆرێک لە ڕووبارەکانی دەوروبەرمان وای کردو ببێتە ئەوەندەی ببێتە مایەی خۆشگوزەرانی بۆ ئێمە، مایەی پەرەپێدانی پلان و تەنمیە و تەختید لە منتیقەکەی ئێمەدا ئەوەندەی تر بۆتە مایەی کێشە بۆ منتیقەی ئێمە. زۆر جار گرتنەوەی ئاوەکان و قەتعکردنی سەرچاوە ئاویەکان وەکو هێزێک کوچەکێکی سیاسی بەکاردێن بەرامبەر بە ئێمەی کورد. ڕاستە جگەلەوە ئەمانە لە ڕووی قانونی ئەگەدەیە سەر مەسائلی قانونی و دەوڵەتی و باز لە قانونی نێودەوڵەتیەکان دەکەی ئەوانە بەکارهێنانی ئاوە نێودەوڵەتیەکان یەکێکە لەوانەی کە ئێمە لەبەرەوەی سنوورمان لەگەڵ ئێرانە لەبەر سنوورمان لەگەڵ تورکیای زۆر جار بەکار ئەوانە لە ڕووی یاسایی و لە ڕووی نێودەوڵەتیەوە بەتایبەتی ئەوانە خۆتۆ ناتوانانی بە ئارەزوی خۆت لەبەرەوەی وڵاتی خاوەن ڕووبارەکەی خاوەن سەرچاوی ئاوەکەی بە ئارەزوی خۆت بەکاری بێنی و وڵاتانی خوار خۆت پشتگوێخی. بۆیە زۆر جار ئەمە دەبێتە مایەی ململانێ و کێشە و جەنگ و ململانی سیاسی لە نێوان وڵاتانی دەوروبەر. زۆر سپاس بۆ زۆر بەڕێز بێستون ئەحمەد سەرۆکی بەشی جوگرافیای زانکۆی ڕاپەڕین. سپاس بۆ تۆ، سپاس بۆی کە لە بانی کوردستانی و زەگەڵمان ئامادە بووی.